لە چەند ساڵی ڕابردوودا و لە زانکۆی جۆرج مەیسن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە بەشی زمانەوانی پرۆژەیەک لەسەر زمانی هەورامی دەستی پێکردووە کە چەندین مامۆستا و خوێندکار لە ڕەهەندی جۆر بەجۆرەوە لەم پرۆژەیەدا خەریکی کارکردنن. My name is Sylvia Woodrow Schwartz. I'm an associate professor of linguistics. من مامۆستای هاوبەشی زمانەوانیم لە زانکۆی جۆرج مەیسن لە باشی زمانی ئینگلیسی. ئێمە چەند ساڵێک لەمەوە بەردەستمان کرد بە کارکردن لەسەر زمانی هەورامی. واتە لەو کاتەوەی من یەکەم جار دەستم کرد بە وانەوتنەوەی کورسی مێتۆدی زانستی لە زانکۆکەدا. لە زمانەوانیدا کورسەکانی مێتۆدی زانستی زۆرجار ئەوەیان تێدایە کە خوێندکاران لەگەڵ قسەکەرێکی زمانێک کار بکەن کە زۆربەی خوێندکاران ئاشنایەتیان لەگەڵ ئەو زمانەدا نییە و کەمتر لە ئاستی جیهانیدا ناسراوە. لەم پرۆژەیەدا خوێندکارەکان وێڕای فێربوونی زمانی هەورامی ئەو مێتۆدە زانستیانە فێردەبن کە لە ڕێگەی ئەوانەوە زمانە کەمتر نووسراوەکان بە پێوەری نێودەوڵەتی دەخرێنە قاڵبی بەڵگەوە. ئەم پرۆژەیە لەوانەی میتۆد لە بەرنامەی زمانەوانی زانکۆی جۆرج مەیسن دەستی پێکرد. لەوانەیەدا فێری ئەوە بووین چۆن وەک زمانەوانی مەیدانی لەگەڵ قسەکەرێکی زمانێک کە لە مەترسی لە ناوچوندایە کار بکەین. من بەشێک بووم لە یەکەم گروپی کارکردن لەسەر ئەم پرۆژەیە. ئەزمونێکی زۆر باش و کارەکە تەنها لەو گروپەی ئێمەدا نەوەستا. چەند ساڵ دواتر گروپێکی تر درێژەی بەم کارەدا کە ئێمە دەستمان پێکرده بوو و هەتا ئەمڕۆژ هێشتا کاری لەسەر دەکەین. ڕێکخراوی یونسکۆ زمانی هەورامی وەکو زمانێک پۆلێنبەندی دەکات کە بە دڵنیاییەوە لە مەترسی لە ناوچووندایە. بۆ کۆمەڵگای ئاکادیمی زمانەوانی لە ناوچوونی زمانێک لە ناوچوونی دنیاوێک و تۆرەیەکی تژی لە جوانیە و بە خەسارێکی جیهانی دەیزانن، هەر بۆیە هەوڵەکانیش بۆ ڕزگارکردنی جیهانین. پێم وایە خوێندکاران زۆر چێژیان لە کارکردن لەسەر زمانی هەورامی وەرگرت. هەروەها زۆر حەزیان لە فێربوونی جۆراوجۆریەکانی زمانی کوردی و پێگەیان لە ئاستی جیهانیدا بوو. هەمووان زۆر دڵخۆش بووین کە توانیمان لەسەر ئەو زمانە کار بکەین و هەوڵ بدەین شتێک بۆ کۆمەڵگەی قسەکرانی ئەو زمانە بەرهەم بهێنین و تەنانەت ئەگەر لە ئاستێکی بچووکیشدا بێ بتوانین سوودێکیان پێ بگەێنین. شەوێوە کە هەساورەکەی ئاسمانە نەدرۆشیێنێوە و شەماڵێوی ئارام لاود و دەریەکەی کە کریا بێوە ئەیچوەر، ئێلاجە تەختەکەی شەنەهۆرسەوە و جەسەر و پەنجاشەوە لوابەر دلێ هۆڵە و ئەرەنیشتەکەی. ئەمە بەشێکە لە کتێبێکی چیرۆکی منداڵان بە هەورامی کە یەکێکە لە بەرهەمەکانی ئەم پرۆژەیە. لە کاتی کارکردنمان لەسەر ئەم پرۆژەیە فێری ئەوە بووین چۆن وەک زمانەوانی مەیدانی کار بکەین. لە هەمان کاتدا یارمەتی کۆمەڵگەی قسەکەرانی زمانەکەش بدەین بۆ پاراستن و بەردەوامی زمانەکەیان. ئێمە ژمارەیەکی زۆر لە بەرهەمی جۆرا و جۆرمان دروست کرد کە بەشێکیان سوودبەخشن بۆ فێربوونی هەورامی لەلایەن بیانیەکانەوە، هەروەها فێربوونی ئینگلیزی لەلایەن هەورامی زمانەکانەوە. هەندێک بەرهەممان دروست کرد کە قسەکەرەکە پێی وابوو لە چەندین بواری کۆمەڵایەتی و سیاسی سوودبەخش دەبن، بۆ وێنە چیرۆکی منداڵان. لەم پرۆژەیەدا دەیان خوێندکاری ئەمریکی و بیانی بەشداریان کردووە بۆ ئەوەی بتوانن وێڕای فێربوونی وانەکانی خۆیان بەشێک بن لەو هەوڵە بۆ ڕزگارکردنی هەورامی لە مەترسی لە ناوچوون. ئارەش ساڵح، دەنگی ئەمریکا.